إلا الله لا إله إلا الله محمد رسول الله محمد رسول الله. خۆشەویستی بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت هەمووان هێناوەتە سەر شەقام. محمد تاجی سەرمانە محمد سەروەرمانە محمد. لە هەڵەبجەی شاری شەهیدان و پایتەختی ئاشتی هەموو بێڕێزیەک بەرامبەر پەیامبەری ئیسلام ڕەدەکرێتەوە و بەیەڵی سووری ناو دەبرێت. ئیسلام و پێغەمبەری خوا ساسان مەکەین ئێمە ئەومەتی پێغەمبەرین ئێمە لە هەرج وڵاتی یانەی پێغەمبەری خوا بکرێت ئێمە زدی ئەو وڵاتین زدی ئەو کەسەشین کە دیفاعی لەکە لە هەر وڵاتێ لە هەر شوێنە لە کوردستانی شاوێ هەمووی بە یەک دەنگ هەڵسن لە پێناوی پێشەوای مرۆڤایەتیە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئەبێ هەمووی دەنگی خۆی دەربڕێ هەمووی سۆز و عەتفی خۆی دەربڕێ سبەینێ لەسەر حەوزی کەوسەر خەجاڵەتی نەکێشین. ئێمە دەری بڕینی بڕۆ کە شوێن کەوتەی ئەم پێغەمبەرە نازارەین وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئەمەکتان بۆ پێغەمبەری خوایە. بسم الله الرحمن الرحیم. ئەمن نازانم بەچی زمانی وەسفی ئەو کەڵە پیا بکەم. واللهی هەرچی بەحرەکانە لەسەر زەویە ئاوی ژێر زەوی بێرە بیکەمە مرەکەب لە قەڵەمەکانە بنووسێ وەسفی ئەو پیاوە تەواو ناکە. بەداخەوە خەڵکانی بە ناوی ئەم میلەتەوە هەڵسوکەوتی ناشرین ئەنوێنن ئەڵێن وەڵا ئێمە بە ناوی ئەو میلەتەوە قسەکەین هیچ وەختێ نوێنەری ئەو میلەتە نین بەڵکو ئەوانن دەوەی ئەبوو جەهلن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم هەموو خۆشەویستانەی هەیە ئەڵڵا پشتیوانێتی ئەڵڵا پارێزەرێتی ئەوانە بەڕاستی گۆڕ بۆ خۆیان هەڵەکەنن ئەوانە بەڕاستی داخ و ڕقی خۆیانە گەشەی ئیسلام بەرەو پێشوونی ئیسلام پێشوازی خەڵکی ئەوروپا لە ئیسلام وای لێکردون کە ئەیانەوێ بۆ شێوازە ڕقی و ژەهری ناودڵی خۆیان بڕێژن بۆ مسلمان. بەڕێپێوان و دەربڕینی خۆشەویستی هەڵەبجە سەلماندی شوێنکەوتەی ڕاستەقینەی ڕێبازەکەی پێغەمبەری ئیسلامە درودی خوای لەسەر بێت. هاوکات زانایانی ئاینی پارێزگاکە پەیامێکی توندیان ئاڕاستەی و کەسانە کرد دژایەتی ئیسلام و پێغەمبەرەکەی دەکەن. دەژڵێن ئاینی ئیسلام بە درێژایی سەدان ساڵ دژایەتی کراوە هەموو ئەو دژمنایەتی و دژایەتیانەش بێئەنجام بوون. ئەوانەی کە بە ناوی نوێنەرایەتی هەرێمی کوردستانەوە هەرێمی ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله و مێزەر و میحرابەوە پشتیوانی لە بێڕێزی دەکەن لە پێغەمبەری خوا ئەوانە ئین شانئەکە هو الأبتر ئەوانە دوابڕاون ئەوانە دابڕاون ئەوانە نوێنەری ئێمە نین. حاشا لە ڕووتان حاشا لە ڕوخسارتان حاشا لە ڕێگا و ڕێباستان حاشا لەو جاهیلەتەی کە خوڵقاندوتانە بۆ ئێمە نەفرەت لە دزیتان لە چاڵسازیتان بە ناوی لێبڕینەوە لە لێدزینتان بە ناوی پاشەکەوتەوە لە پاشقولتان بەڵێ بۆ دادگەری بەڵێ بۆ پێکەوە ژیان بەڵێ بۆ خزمەتکردنی ئەخلاقی میلەتەکەمان بەڵێ بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکەمان نەخێر بۆ ستەم و ستەمکاران. مسلمانانی گیان و هەوڵاتیانی کوردستان دژی هەموو بێڕێزی و سوکایەتیەکن بەرامبەر پیرۆزیەکانی ئیسلام بکرێت. هەڵەبجاش دژی ئەو سوکایەتیانە هاتنە سەر شەقام و بەدەنگی بەرز و دلێر هەمووان ناواریان دەکرد فیدات بین یا ڕەسوول ئەڵڵا. ئەوەش ئەوە دەسەلمێنێت محەممەد لە ناو دڵ و ڕۆحی مسلماناندایە هیچ هێزێک لە دنیا ناتوانێت گەورەی ئەو سەروەرەکەم بکاتەوە و پیرۆزی لەکەدار بکات. بەو پێی خودی پەیامەکەی ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی و لێبوردەییە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.